ساڵتان لەبێ ئەمجاریش بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێی ئابووری لە جیهانەوە تا کوردستان هاتوونەتەوە خزمەتان لە بەرنامەی ژێرخان. سەرەتا هەواڵێکی تایبەت بە بودجەی گشتی ئەمریکا ئیدارەی دۆناڵد ترامپ بودجەی پێشنیارکراوی بۆ ساڵی 2018 ڕەوانەی کۆنگرێس کرد کە بڕەکەی دەگاتە 4 تریلیۆن و 100 میلیارد دۆلار لە بودجەکەدا بڕێکی زۆر لە بەشە بودجەی پرۆگرامەکانی کۆمەڵایەتی حکومەتی فیدراڵی بڕاوە. بودجە پێشنیارکراوەکە لە 62 پەڕە پێکرێت و بەڕەپارێکی زۆر لە چەندین بواری وەکو خۆراک، تەندروستی، دڵنیایی، لێکۆڵینەوەی پزیشکی، هاوکاری شەقام و ڕێگاوبانی بڕیوە. ئەگەر ئەو بودجێ پەسەند بکرێت خەرجی وەزارەتەکانی دەرەوە و کشتتوکاڵ و 10 وەزارەتی دیکە لەگەڵ دامەزراوە فیدراڵیەکان سنووردار دەکرێن و چاوەڕوان دەکرێت لە ماوەی 10 ساڵدا بڕی 1 تریلیۆن و 400 میلیارد دۆلار بگەڕێتەوە بۆ گەنجینەی وڵات. ڕێکخراوی ئۆپیک ڕێکەوتنی کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوتی بۆ 9 مانگی دیکە درێژ کردەوە. بەر لە کۆبوونەوەی چاوەڕوانکراوی ڕێکخراوی ئۆپیک لە نەمسا خالید فالح وەزیری نەوتی سعودی ڕاگەیاند وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی ئۆپیک لەسەر درێژکردنەوەی وادەی ڕێکەوتنی کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوت پێگاتون. بەپێی پێگاتنوێیەکەی وڵاتانی ڕێکخراوی ئۆپیک بۆ ماوەی 9 مانگی دیکە و تا مانگی ئازاری ساڵی 2018 بە ئامانجی یاوسەنگکردنی نرخ لە کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوت بەردەوام دەبن. وەزیری نەوتی سعودیا ئاماژی بۆ ئەوەش کرد کە هەر یەک لە وڵاتانی لیبیا و نەیجیریا لە ڕێکەوتنەکە هەڵاوێر دەبن. پێشبینیش دەکرێت جگە لە ئۆپیک 20 وڵاتی دیکەی دەرەوەی ڕێکخراوەکە بە سەرۆکایەتی ڕووسیا بەشداری لە پابەندبوون بەو ڕێکەوتنەوە بکەن. دەچینە ئەبوزەبی ئاژانسی مۆدێنزی بۆ ڕیزبەندی دڵنیایی ئایندەی بۆ ئیمارات باڕاستی هەڵکشان گۆڕی بەهۆی ئەو گۆڕانکاریە خێرایی دەیکات لە بواری چاکسازیدا هاوکات کەمکردنەوەی فشارە داراییەکان لەسەرێتی بۆی دابەزینی نرخی نەوت. ئاژانسی مۆدێنزی گیانی لەوبارەیەوە ڕاگەیاندووە پاشەکشەی نرخی نەوت کاریگەری لەسەر دۆخی دارایی و ئابووری ئەبوزەبی هەبووە بۆ ئەنجامدانی چاکسازی بە شێوەی خێرا بۆ کەمکردنەوەی فشارە داراییەکانی سەری. ڕاشیگەاندووە پێشبینیەکان بۆ ئابووری ئەبوزەبی بە بەهێزی سیستەمی بانکیەوە بەستراوە. ئەوە هۆکاری سەرەکی و کۆتایی لە پشت گۆڕانی ئایندەی بۆ ڕیزبەندی دڵنیایی ئیمارات. پێشبینی دەکرێت ساڵی 2007 کوردێنانی بودجەی ئیمارات لەسەر ئاستی کۆبەرهەمی خۆماڵی بگاتە لە سەدا 2 بەڵام بۆ ساڵی 2018 کەم بێتەوە بۆ لە 0.3. هەربەپێی پێشبینیەکانی مۆدێنز یەدەگی نەختینەی ئەبوزەبی لە کۆی بەرەمی خۆماڵی لە سەدا 200 زیاد دەکات لە ماوەی چەند ساڵی داهاتوودا ئەگەر بێت و نرخی نەوت تا کۆتایی 2018 لە نێوان 40 بۆ 60 دۆلار بۆ هەر بەرمیلەیەک بمێنێتەوە. وەزارەتی پلاندانانی عێراق ئاشکرای کرد بۆ بنیادنانەوەی عێراق پێویستیان بە 100 میلیارد دۆلار و پلانێکی 10 ساڵی هەیە. سەلمان جومەیلی وەزیری پلاندانانی عێراق ئاشکرای کرد جێبەجێکردنی پلانی دووبارە جێگیرکردنەوە و ئاوەدانکردنەوە ناوچە ئازادکراوەکان 10 ساڵ دەخایەنێت. پێویستە بە دوو قۆناغ ئەم پلانە جێبەجێ بکرێت کە ماوەی قۆناغی یەکەم لە ساڵی 2018 بۆ 2022 و قۆناغی دووەمیش لە ساڵی 2023 بۆ 2028 کۆتایی بێت. ڕاشیگەیاند قەبارەی بڕی بودجەی پێشبینیکرا بۆ دووبارە بنیادنانەوەی عێراق بە نزیکی دەکاتە 100 میلیارد دۆلار. بۆ مەبەستەش عێراق هەڵدەدات بۆ بەدەزێنانی قەرزی نێودەوڵەتی لەگەڵ دابینکردنی بەڕەپارەیەک لە بودجەی گشتی ساڵانی عێراق بە تایبەت بەو پلانە. سەلمان جومەیلی وەزیری پلاندانانی عێراق جەقل لەسەرەوە دەکاتەوە ناوچە تازە ئازادکراوەکان ژێرخانی ئابووری و بیناسازی و پرۆژەکانیان بە تەواوی هەڵتەکیوە و پێویستە شیاندنیان بۆ بکرێت لەگەڵ دۆخی ژیانی هاوڵاتیان. هەواڵێکی تایبەت بە هەرێمی کوردستان وەزیری نەوتی عێراق جەبار لەعەیبی بڕیارە سەردانی هەرێمی کوردستان کات بۆ کەمکردنەوەی ئاستی بەرەمی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری گیان. وەزیری نەوتی عێراق لە ڤیەنای پایتەختی نەمسا لە میانەی کۆبوونەوەی وەزیرانی نەوتی ئۆپێک جەختی لەسەرەوە کردەوە. ئەو پشکەی ئۆپیک لە کەمکردنەوەی ئاستی بەرەم بۆ عێراق دایناوە بەر هەرێمی کوردستانیش دەکەوێت.
هەوڵدەدەن بەشێک لە بەرەمی نەوتێرەمیش کەم بکرێتەوە. جەبار لوعەبی ڕاشیگەیان بەم زوانە سەردانی هەرێمی کوردستان دەکات و لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێم ئەو پرسە دەکاتەوە و قسەیان لەگەڵ دەکات. ئێستا پەیوەندیدێنەوەتەکانی عێراق و هەرێمی کوردستان ئاسایی بووەتەوە. کۆمپانیای کەڵک بە شێوەی کرێ ڕۆژانە 47,000 بەرمیل نەوت بۆ وەزارەتی نەوتی عێراق دەپاڵەوێت بۆ ناوچە ئازادکراوەکانی مووسڵ. بەڵێ ئەمە گرنگترین هەواڵەکانی هەفتە بوون، واتە لە هەفتەی ڕابردوودا ئەمە گرنگترین ئەو هەواڵانە بوو کە لە بەرنامەی ژێرخان بۆمان هەڵبژاردبوون. موچەی سەرۆکەکان لە بڕگەی جیاواز لە هەواڵ ئاشناتانەکەین بە موچەی سەرۆکەکان. موچەی سەرۆکەکان لە بەشێکی زۆری وڵاتان بە تایبەتی لە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و بە شێوەیەکی شەفاف و ڕوون بەدەرەکەوێت، بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا و تەنانەت لە عێراق و هەرێمی کوردستانیش بە تایبەتی لە ناوچەی ئاسیاش ئەم موچانە بە شێوەیەکی ناڕوون واتە سەرۆکەکان کەس نازانێت موچەکانیان چۆنە یاخود بە ڕێژەی مەگەر خەڵک بزانێت موچەکانیان چۆنە. ئێمە موچەی سەرۆکوەزیرانی دەوڵەتە زلێزەکانی گیان بۆ ئێوە ئاشکرا ئەەکەین یان ئەیخێنە ڕوو. بەڵێ سەرەتا لە دۆناڵد ترامپەوە دەست پێ دەکەین. موچەی سەرۆکەکانی گیان دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بڕی موچەکەی 400,000 دۆلار واتە لە مانگێکە دۆناڵد ترامپ ئەو موچەی وەریەگرێت 400,000 دۆلارە و ڕیزبەندی یەکەم موچی سەرۆکی گیانی بەردەکەوێت دۆناڵد ترامپ. دوایەوە دەچینە سەر جاستن ترۆدۆ سەرۆکی کەنەدایە کە بڕی موچەکەی 260,000 دۆلارە. مێرکڵ ئەنگێلا مێرکڵ ڕاوێژکاری ئەڵمانیا بڕی موچەکەی 237,000 دۆلارە دوای جاستن ترۆدۆ. بەڵێ تێرازیمایی لە بەریتانیا بڕی موچەکەی 186,119 دۆلارە. بەڵێ دیارە موچەی ینی تێرازیمای یەکێکە لە وڵاتانی بەریتانیەکێکە لە ئابوووریە بەهێزەکانی گیان، بەڵام موچەی سەرۆکەکەی کەمترە لە ئاستی ئابوووریەکەی. بەڵام هاوکات ڤلادیمۆر مێرپۆتین یەکێکە لە سەرکردە جەمسەریەکانی گیان سەرۆکی ڕووسیا بڕی موچەکەی 136,000 دۆلار. هاوکات ئەم ساڵ لە سەدا 10 موچەی پۆتین براوە بەهۆی زۆربوونی خەرجیەکانی وڵاتیان دابەزینی ئاستی ڕۆبڵی ڕووسی ئەو قەیران دارایی کە ڕووسیای تێکەوتووە. شین جیانپینگ چین بڕی موچەکەی 20,600 دۆلارە. چین یەکێکە لە وڵاتانی ئابوووریەکەی ڕکابەری ئابووری ئەمریکاکە واتە بۆ ساڵی 2050 ئابووری چین پێش ئابووری ئەمریکا بە چەند پلەیەک ئەڕواتە پێشەوە، بەڵام موچەی سەرۆکەکەی زۆر کەمترە لە موچەی دۆناڵد ترامپ کە بڕەکەی 20,600 دۆلارە. وەکو تێبینیمان کریانی لە سەرەتای بەرنامەکە موچەی سەرۆکەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو وڵاتانی بە تایبەتیەکەونە ناوچەی ئاسیا بەهۆی کۆمەڵێک سیستەمی ئابووریان بەهۆی کۆمەڵێک ڕژێمی سیاسی و کەم وڵاتانە بەڕێوە بن کە بەشێکیان پشتاوپشتن واتە بنەماڵەیین. شەفافیەتی دارایی لەم وڵاتانەیە پەیڕەو ناکرێت بۆیە موچەی سەرۆکەکانیش دیار نییە. موچەی شای پێشووی سعودیە واتە شا سەلمانە شای پێشووی شا عەبدوڵای سعودیە بڕی موچەکەی تەنها موچەی خودی خۆی مانگانە 2 ملیۆن دۆلار بووە، واتە ئەو دەرماڵێشی کە لە بەردەسیدا بووە مانگانە 1 ملیار دۆلار بوواتە موچەکەی 2 ملیارە و 2 ملیۆن دۆلارە دەرماڵەی مانگانەوەی لە بەردەستیدایە بۆ ڕایکردنی کارەکانی بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری کۆمەڵاتیەکان یا ئەوانەی کە بۆ بەخشینێکیە بێ 1 ملیار دۆلار بووە. ئەمما موچەی بەڕێز سەرۆک مەحسووم بڕی 77 ملیۆن دینارە، واتە سەرۆک مەحسووم مانگانە بڕی 77 ملیۆن دینار وەردەگرێت لە بودجێ گشتی وڵات.
یەکێک لەو کێشانەی لە هەرێمی کوردستان زۆر قسەی لەسەرکرێ موچەی سەرۆکاتیەکانە موچی هەرسێ سەرۆکاتیەکە سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی کوردستان موچەی مەسعود بارزانی بڕی 25 ملیۆن دینارە ئەوەی کە باسەکرێ لەبەرەوەی تا ئێستا کەس نازانێت موچەی سەرۆکاتیەکان چۆنە و چۆن دابینێ و ئەو خەرجیانەی بۆیان دابینەکرێ زۆر بە ناشەفافی بە تایبەتی موچەی سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی حکوومەت زۆر بە ناشەفافی خەرجەکرێ بەڵام ئەوەی باسەکرێ موچەکان 5 ملیۆن دینارە 25 ملیۆن دینارە ئەوەی بە فەرمی ئەیاندرێتێ جگە لەو خەرجیە زۆر و زەوەندانەی کە پێشکەشیان نەکرێ ئەمە موچەی سەرۆکەکان بوو لە ئەمریکاوە هەتا ئاگاتە هەرێمی کوردستان وەگەبینی سەرۆکەکانی گیان بە شێوەیەکی گشتی موچەکانیان زۆر بەڕوونی دیارە بەڵام لە هەرێمی لە عراق و هەرێمی کوردستان تەنانەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ناوچەکەش موچەی سەرۆکەکان زۆر بە شێوەیەکی ناشەفاف بەڕێوەچێ بۆیە هاوڵاتیان لە زۆربەی کاتە مافی خۆیانە بزانم موچەی سەرۆکەکانیان چەندە. لە هەرێمی کوردستان کەرتی کوشتکاڵ دەبێتە پێشەنگی کەرتەکانی دیکە لە ئاستی گەشەی ساڵانەدا. لە ئاستی ئەو گەشەیەشدا بەشێکی زۆری بەرهەمی گەنم ئەم گەشەیە واتە گەشەی گەرتی کوشتکاڵ بەشی زۆری بەرهەمی گەنم دەکەوێت. بەڵام ساڵانە عراق لە وەرگرتنی گەنمی جوتیارانە کێشەیەکی زۆر بۆ هەرێمی کوردستان دروستەکات تا ئەم ساڵیش ئەم کێشەیە بەردەوامە چ لە ئاستی لە کاتی پێدانی پارەکات چ لە لەو کاتێک کە بەرهەمی گەنمی جوتیاران وەرەگرێکە پرۆسەکە بە شێوەیەکی باش بەڕێوە ناچێ ئەمە گرافیکمان ئامادەی لەو بارەیەوە و پاشان میوانێکی زۆر بەڕێزە وەزارەتی کوشتوکاڵ لەگەڵمان نابێت بۆ شرۆڤەکردنی ئەم پرسە سەرتا گرافیکەکەتان پێشکەشەکەین. لە هەرێمی کوردستان بڕی بەرەماتووی گەنم ساڵی 2014 844,000 تەن گەنم بەرەماتووە بەڵام ساڵی 2016 ئەم بەرەمە دوو قات زیاد بووتەوە بووە 1,686,686 تۆن گەنم. پێشبینی بەرهەمی گەنم بۆ ساڵی 2017 پلس 1 ملیۆن واتە 1 ملیۆن زیاترە. ئەوەی عراق لە ساڵی 2017 بڕیارە وەری بگرێت پشکی لە سەدا 17 هەرێمە کاتە 444,000 تۆن گەنم. پارەی گەرمی جوتیاران بە دینار قەرزی پارەی گەرمی جوتیاران لە عراق بۆ ساڵی 2014-2015 2 تریلیۆن و 331,000 دلار دینار بووە ببورن. ئەمە بۆ کۆی گشتی عراق. بەڵام بۆ هەرێمی کوردستان قەرزی پارەی گەرمی جوتیارانی هەرێم بۆ هەمان ساڵواتە بۆ ساڵی 2014-2015 800 ملیار دینار بووە. پارەی هاتوو لە بەغداوە ئەوەی کە ساڵی 2016 بۆ جوتیارانی هەرێمی کوردستان هاتوو ماوەک لەمە پێش هات 223 ملیارە. قەرزی پارەی جوتیارانی هەرێم لەسەر عراق تا ئەم ساتە بە پێی قسەی وەزارەتی کوشتوکاڵ 661 ملیار دینارە واتە پارەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان 661 ملیار دیناری جوتیارانی هەرێم لای بەغدا ماوە و چاوەڕوانی ئەوە ئەکەن. بەڵێ بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر چۆنەتی وەرگرتنەوەی گەنمی جوتیاران و هاوکات گەشەی بەرەمی کوشتکاڵی بۆ ساڵی 2017 میوانداری زۆر بەڕێز دکتۆر خاڵس ئەحمەد دکتۆر خاڵس ئەنسەرۆکی دیوانی وەزارەتی کوشتکاڵ و سەرچاوەکانی ئاومان کردووە لە شاری هەولێرەوە. کاکتۆ زۆر خۆشحاڵم لەگەڵمای پێم خۆشە سەرەتا بەوە دەست پێ بکەم چیت لەسەر ئامارەکانەیە یا ئەگەر زیادەیە کە دەبێت لەسەر ئامارەکان بخەیتە ڕوو وەک وەزارەتی کوشتوکاڵ. دەستخۆش زۆر سپاس بۆ بەرنامەیەش. بسم الله الرحمن الرحیم. دیارە ئەو گرافەی جەنابەت پێشکەشت کرد بەڵێ داتاکان هەروان ئەوەی کە لە وەزارەتی کوشتوکاڵ ئێمە تۆمارمە کردوون وەکو جەنابشت ئاماژەت پێ کرد گەنم یەک لەو مەحسوولە استراتیجیانن کە لە سەرتاسەری جیهان وەتی مرۆڤایەتی هەیە
گەنم بەروبوومێکی استراتیژیە لە هەرێمی کوردستانیش و لە عێراقیش دیارە ساڵ بە دوای ساڵ ئەو بەروبوومی ئەو گەنمە لە بەرزبوونەوەدا ڕێژەی وەرهێنانی ئێرەوەش دەگەڕێتەوە بۆ سیاسەتی پاڵپشتی کشت و کاڵیچە ئەوەی کە عێراق وەکو مەحسوولێکی استراتیژی سەرتاسەری هاتەوە مرکزی پیادەی کردووە لە 2014 گەر گرافەکەی جەنابیشت ئەو داتەی کە جەنابەت عەرزت کردو تاکو 2017 بەڵێ لە هەڵکشاندا دایمان بەبەردەوام ڕێژەی بەبەرهێنانی گەنم لە هەرێمی کوردستان و لە عێراقیش تا ڕادێکی بەرچاو لە زیادبووندایە ئەوەش دەگەڕێتەوە بۆ هەم وەکو باسمان کرد بۆ ئەو سیاسەتەی کە حکوومەتی عێراقی و هەروە حکوومەتی هەرێمی کوردستانیش پەیڕەوی کردی بۆ زیادکردنی ئینتاجی گەنم لە وڵاتە دیارە بە گرتنەبەری سیاسەتی نوێ لە چۆنیەتی ئاودان و هەروەها لە هێنانی بنەتۆی باوەڕپێکراو کە بگونجێ لەگەر بارودۆخی هەرێمی کوردستان و عێراقیش کە هەم تحملی ئەو بارودۆخی زروفە بیئەی هەرێمی کوردستان و عێراقی هەبێ و هەم لە ڕووی ئینتازەوەش ئینتازەکەی چەند هێندی گەنمەکانی ئەو تۆیانە بکە لە پێشتر جوتیارانی هەرێمی کوردستان و عێراقیش دایانچان زۆر باش بێ بەڵێ ئەو داتای کە جەنابەت عەرزت کرد بەڵێ داتایەکان وان ئەوەی کە لەلای ئێمەدا هەن ئەگەر چیش ئێمە بەڵێ کاکتۆر پێم خۆشە بپرسم سپاس ئەگەر چی ئەفونکە وڵا بەڵێ کاکتۆر پێم خۆشەوە بپرسم ینی بەڵێ ببوورە پێم خۆشەوە بپرسم ینی ئەمساڵ پرۆسەی وەرگرتنی گەنمی جوتیاران خۆتەزانیانی دەستان پێ کردووە ئامادەکاریەکان لەم ڕووە چیتان کردووەوە بڕیارە چەند گەنم وەربگرن لە جوتیاران و پێشبینی بۆ ساڵ 2017 چۆنە بێ پێم خۆشە و داتانەمان بۆ شیکەیتەوە من بەڵێ من لە دەستپێک ویستمەوە بڵێم کە پرۆسەی وەرگرتنی گەنم سەر بە وەزارەتەکە ئێمە نیە مە چەند جاریش ئەومان دووپات کردەوە پرۆسەی وەرگرتنی گەنم تاکو دروێنە ئێمە لێدا ئێمە وەکو وەزارەت کوشتکاڵ لێی بەرپرسین لە پاش دروێنەکردن تا دەگەویشتە سایلۆکان و دواتریش تەوزیعی سایلۆکان ئەو پرۆسەیە هەمووی وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان و وەزارەتی بازرگانی حکوومەتی عێراقی فیدرال تێدا بەرپرسن لە چۆنیەتی وەرگرتنی لە چۆنیەتی پارەدانەکەی لەو کەمی لەو ڕێژەی کە وەردەگیرێ تەنیا وەزارەتی ئێمە لەبەرەوەی کە ئێمە وەزارەتی ڕاستەوخۆ پەیوەندیمان بە جوتیار هەیە داتاکان ئێمە لە جوتیار وەردەگرین تەسلیمی هوردو وەزارەتی معنی وەزارەتی بازرگانی ئێرە وەزارەتی حکوومەتی عێراقی بازرگانی حکوومەتی عێراقی فیدرال دەکرێت ئێمە تا ئەو وەقتە پەیوەستە بە ئێمە ماباقیت کە پەیوەستە بە هوردو ئەو وەزارەتێکە ئێستا باسمان کرد بەڵام لەگەر ئەوەشدا ئێمە بەڕاستی لەبەرەوەی چەند ساڵی ڕابردوو ئەو 3 ساڵی ڕابردوو بەهۆی ڕوودانی ئەو چێشە ئەو کرایسەدارایی کە حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستانیشی گرتەوە دیارە پارەی جوتیاران لە وەختی خۆی نەدەدراوە پرۆسەکە لەنجی تێدا کەتبوو لە چۆنیەتی وەرگرتنی واروها لەو ڕێژەی کە وەردەگیرا و ئەو بڕەپارێش کە لەو دیاری کراوە دواترش ئەو بڕەپارە کە وەک جەنابشتان ئاماژەتان پێکرد تاکو ئێستا بەشێکی باشی ئەو بڕەپارەیە تاکو ئێستا بەسەر جوتیاران تەوزیع نەکراوە بۆ ئێمە لە سۆنگەی خەمخۆریمان بۆ جوتیاران وەکو وەزارەتی کوشتوکاڵ بەردەوام لە خەمی ئەوەدا بوون کە ئەو پرۆسەیە ڕێک بخرێتەوە چکە وەکو جەنابشت ئاماژەت پێکرد لە بیدایەت دیارە ئینتاجی گەنم ساڵ بە ساڵ زیاد دەبێت لەگەڵ زیادبوون پێویستی بەوەی هەیە کە تەنزیم زیاتر بکرێ و ئێمە ساڵانە کۆبوونەوەی بەرفراوە لەگە وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت بۆ چۆنیەتی داڕێژتنی ئەو پلانی وەرگرتنی گەنم لە جوتیاران وەروە و کەم و کوڕیانش کە لە ساڵانی ڕابردوو ڕووی داوەنی هێلین چکە پرۆسەکە بەردەوامە بەڵام چۆنیەتی وەرگرتن و کاتی وەرگرتن و شێوازی وەرگرتن ئەوانە هەمووی تایبەتن بە وەزارەتی بازرگانی بۆی بەڕاستی ئێمە ینی لای خۆمان وەکو وەزارەتی کوشتوکاڵ تا ئەو وەختە تەداخل دەکەین تا وەختە زانیاریەکان دەدرچێنین کە پێویستن بە ئێمە ئەوەی تر پەیوەستە بە وەزارەتی بازرگانی دەبێ ئەوان بەڕاستی وەڵامیان هەبێ لە جوتیاران و مەسئولیشن بەڕاستی بە لە چۆنیەتی وەرگرتنی گەنم و چۆنیەتی تەنزیمکردنی پرۆسەی وەرگرتنی گەنم و پارە وەرگرتنیش و دواداچوونی وەرگرتنی پارەکە لە حکوومەتی عێراق و دابەشکردنی بەسەر جوتیاران باش
کاکتۆر پێم خۆشە ینی تەوقعاتی خۆتان وەکو وەزارەتی کشتتوکاڵ چییە بۆەوەی ئەمساڵ چەند تۆن گەرم لە هەرێمی کوردستانە بەرهەمیێت پار 1,600,000 ینی تێپەڕی کردو ئەمساڵ ئەگاتە ئەو بڕێیان زیاتر یا کەمتر دیارە ئینتاجی گەنم وەکو باسمە کرد ساڵ بە ساڵ زیاتر دەبێ وەش دەگرێتەوە بۆ ئەوەی کە جوتیار بەڕاستی ئەو پاڵپشتێکە وەکو باسمە کرد حکوومەتی عراقی بۆ گەنم بە جوتیارانی داوە بە پارەیەکی باش ینی چەند ساڵی ڕابردوو ئەو بڕەپارەی کە تەرخان کرا بۆ وەرگرتنی هەر تەنێک گەنم دیارە ئەو بەشێکی زۆری هاندانی جوتیارم بوو تا چاندنی گەنم جوتیار زیاتر بچێنی زیاتر احتیمام بە چۆنیەتی چاندن و ئەو بڕێکە دەچێنی و ئەو بنەتوانش کە لە دەرەوە دەهات احتیمامێکی چاشی پێدرا بوو بۆیە ساڵ بە ساڵ تەمەشا دەکەین ئەگەر داتاکانی پێش 2014 تەمەشاکە دەبینی ساڵ بە ساڵ ڕێژەی بەرهەمهێنانی گەرم لە هەرێمی کوردستان ئاستی بەرز تۆمار دەکا و ئەو ساڵیش خۆشبەختانە گەرچی تۆزێک تەسیراتی زروفی بیش لەسەر گەنم ڕاستە و خۆ هەیە ئەگەرچی و سەر تۆزێک ینی لە بازێش ناوچەی هەرێمی کوردستان گەرمەکە بەو تەوقعاتە نییە کە ئێمە تەوقعمان دەکرد بێت چکە تو لە بیدایەت کاتێککە گەرم دەسیندرێ پاش چەمانجێک ئێمە دەست دەکەین بە ڕووپێوکردن و دانانی تەوقعاتی خۆمان نەخشەی تەوقعاتی خۆمان کە ئەو ساڵ چەند گەنم بەرهەم دێ بەڵام ئەو تەوقعاتەش بەڕاستی ینی وەکو باسیش دەکەین تەوقعاتە پێشبینیە پێشبینی لەوانەیە مەتەلەن نزبێکی زۆر بی پێچێ ڕاست دەرسێ بەڵام جاری وەشە زروفی بیئی لە چۆنیەتی بارانبارین و ڕژێکە باران دەباری و ئەو گەرمیەکە لە وەختێک لە وەختەکان بەسەر چرگەکان دادێ ئەو زروفە تحکمی لە ئینتاز دەکا ئەو ساڵ ئەوەی کە ئێمە پێشبینیمان دەکرد زوو تقریبا ملیۆنێک و نزیک 1.5 ملیۆن تەن دەبوو بەڵام تەسەوڕ دەکەم ئەو نزبەیە ئینتاج نەبێ کەمتر بێ بەڵام ئەوەی کە جێی گومانی تێدانی ئەوەیە کە زیاد لە ملیۆنێک لە هەرێمی کوردستان ئینتاج دەکرێت کە ئەوەش بەڕاستی ڕێژەیەکی پێوانەیە ڕێژێکی پێوانەیەوە دڵخۆشکەرانەیە کە هەرێمی کوردستان لەگەر ئەو مەسەحەی کە هەیەی بتوانانی ملیۆنێک زیاد لە ملیۆنە تەن ئینتاج بکە کە ئەگەر مقارنەیەکە بە پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان زۆر زیاترە لە پێداویستی ناوخۆ توانێت ئەوەی هەیە کە پێداویستی ناوخۆ پڕکاتەوە بەڵکە بەشێکی لەو ڕێژەیە هاوردەی دەرەوە بکرێت. چۆن ینی ئەم پرۆسەیەکەن چۆن ینی پرۆسی هاوردنە دەرەوە ینی بۆ عراقی نێرن بۆ وڵاتانی دەرەوەی ئەنێرن ینی ئەم پرۆسەیە چۆنەوە پێم خۆش ینی ئەو پرۆسەیە شیکەیتەوە. خۆی تاوەکو ئێستاوەکو باسمان کرد گەنم مەحسوولێکی استراتیژیە و تەسویقەکەی واتە بە بازارکردنەکەی مرکزیە حکوومەتی عراقی ئیدارەی ئەو تەسویقە دەکا چۆنێتی وەرگرتنەوەی لە جوتیار چەند ساڵە هەر حکوومەتی عراقی وەریگرتەوە تاکو ئێستاش ئەو پرۆسە بەدەست حکوومەتی عراقی هەیە بەڵام لەگەر دروستبوونی ئەو کێشەدارەیە کە هەم هەرێمی کوردستان هەم حکوومەتی عراقیشی گرتەوە دیارە ئەو پرۆسەیە خەلەلی زۆری تێکەوتووە بۆیە لە 2014 تاکو ئەو ساڵیش ئێمە بەڕاستی جوتیارانی ئێمە ئەو نزبەی کە پێشتر لیان وەردەژێ لیان وەرناجی و ئەو ڕەپارێش کە دەدرا بۆ خۆشت ئاماژت پێکرد بەشێکی باشی ئێستا لە لای حکوومەتی عراقی فدرال ماوەتەوە بۆی بەڕاستی ئێمە لە وەزارەتی کشتتوکاڵ خوتەی بەدیلماندانەوە بۆی کە ئەگەر لە حالەتێک کە حکوومەتی عراقی کە ئەوەش ینی متەوقع بەڕاستی ساڵ بە ساڵ وار نزبەکەی ئەو ڕێژەی کە وەری دەگرێت لە جوتیارن کەمی دەکاتەوە بۆیە ئێمە وەکو وەزارەت معنین بۆی کە خوتەی بەدیل دابنێ کە ئەگەر لە حالەتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی ئەو خوتەی ئێمە بکە ئەو پلانی ئێمە بکە ئەوەیە کە ئێمە بۆ خۆمان گەنم لە جوتیاری خۆمان وەربگرینەوە و بەشێکی لەو گەنمە پێداویستی ناوە خۆ بەکاری بێنن بەشەکەی تریشی بیرلەوە بکرێتەوە کە ڕەوانی وڵاتانی دەرەوە بکرێت تاوان دەبێت ئەوە بەشێک ینی بەشێک بڕێک پارەی باشی بۆ دابین بکرێت چکە ئەگەر مقارنەی ئێستا سعری ئێستا نرخی ئێستا گەنمی
هەرێمی کوردستان بکەیتەوەی حکوومەتی عراقی وەریدەگرتۆ لە هەر تەنێک زال لە 500,000 دینار دەیدا مقارنە بکە لەگەر سعری جیهانی بەتەکید سعری جیهانی کە زۆر کەمترە لەو سعری کە حکوومەتی عراقی دەیدا بۆی پێویستە ئێمە بەشێک بڕێک لەو پارەیە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پاڵپشتی بدات بە جوتیاران تاوکو بتوانێت ئەو پرۆسەیە ئێمە پرۆسەی وەرگرتنەوەی گەنم لە جوتیاران تەنزیم بکرێەوە لەوە پاش ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان لە بڕی بەغدا بتوانین ئەو گەنمە بۆ خۆمان تەسویق بکەین بەشی پێداویستی ناو خۆشمان بۆ خۆمان بەکاربین ئەوەی کەش کە دەمینێتە بتوانین ڕەوانی وڵاتانی دەرەوەی هەرێمی کوردستانی بکەین. زۆر باش. کاکتۆر بۆچی عراق بەردەوام ینی کێشەتان بۆ دروستەکە ینی هەمیشە پەیوەندیەکی ئاڵۆسانەیە لەگەڵ عراقا؟ والله دیارە طبعا هەر ئەوە ڕنگدانەوەی سیاسەتە حقیقەتەن ینی هەر وەختێک ئالۆزی سیاسی لە بینی هورد و لە بینی هەرێم و ناوان هەبێ بە تاکید ئەو ئالۆزیە ڕنگدانەوەی بەسەر هەم سێکتەرەکان دەبێ یەک لەو سێکتەرانش کە ئێمە جا لە سێکتەرەکانی کەشکە ڕەبتێکی زۆر چاکمانیان ڕەبتێکی عزویمان لەگەر حکوومەتی عراقی هەیە ئەویش بریتە لە کەرتی کوشت و کاڵ چکە زۆربەی بەروبوومەکانی ئێمە ئێستا لە حالەتی ئێستا ئێمە هەناردەی ناوەڕاست و باشووری حکوومەتی عراقی فدرال دەکرێت بێزگەلەوەش ئەوە گەنمیش کە وەکو باسمان کرد تەسویقەکەی سەرتاسەریە مرکزیە حکوومەتی عراقی بۆ خۆی ئەو عملی تەسویقکە وەرگرتنەوەی گەنم دەیکا وەروە دواتریش کە گەنم دابش دەکە بەسەر مەطحەنەکان بەسەر ئاشەکان هەم ئاشەکانی هەرێمی کوردستان هەموو حکوومەتی عراقی دیار وەزارەتی بازرگانی حکوومەتی عراقی فدرال کۆنتترۆلی ئەم ئیشە دەکا بۆیە هەر ئالۆزیێکی سیاسی لە بینی حکوومەتی هەرێمەوە لە بینی سیاستمەدارانی حکوومەتی هەرێمی کوردستان عفوان لەگەر حکوومەتی عراقی فدرال ڕووبدا دیارەوە تەسیریشی زۆر سلبی لەسەر باقی علاقاتی بینی ئێمە وەکو حکوومەت و وەزارەتە پەیوەنددارەکان لەگەر حکوومەتی عراقی فدرال ڕوودا یەک لەو کەرتانش کە بەڕاستی لەو چەند ساڵی ڕابردوو کە علاقاتێکی یعنی جاری وا بە ئالۆزیێکی زۆری بەخۆبینیەوە بریتە لە علاقاتی بینی ئێمە و حکوومەتی عراقی فدرال لە ڕووە کوشت و کاڵیەکەی کە یەک لەوانەش دیارە پارەی گەنم و تەسویقی گەنمە کە ئەم ساڵ ئێمە تەوقعات پاریش بە هەمان پار ساڵش بە هەمان شێوە بەڕاستی ئێمەدا کۆچێکی زۆرمان کرد دووبارە حکوومەتی عراق کۆمەڵی گرفتی زۆری بۆ جوتیارانی ئێمەناوە لەو ڕێژەی کە وەریدەگرت و لەو پارێش کە دواتر دەیدا بە جوتیاران ئەو ساڵ دیارە ئەوە زیاتر بووە و گرفتی زیاتری دروست کردو وای کردووە کە فعلەن ئەو ڕێژەی کە لە جوتیارانی ئێمە وەردەگیرێ دیارە ئەو سیاستیان پێڕەو کردووە کە 170 چۆن ئێمە 170 لە بودجەی گشتی حکوومەتی عراقی بەشمان هەیە گوتیانە مادەم ئێوە ئیقرارتان کردووە لە دەستور 170تان هەیە دەبێ ئێمە 170 ئەو پارەی کە تەرخان کراوە بۆ گەنم 170 ئەو پارەی ئێمە بڕی بای 170 ئەو پارەیە ئێمە دەتوانین گەنم لە جوتیارانی هەرێمی کوردستان وەرگری کە وەکو جەنابشت باست کرد لە گرافەکەی یەکەمت کە نزیکەی 442,000 تەنێک دەبی کە ئەوە ئەگەر مقارنەی بکەین بە ڕێژەی و ئینتاجی کە لە هەرێمی کوردستان هەیە ناگات بە نیوە لە نیوەش کەمتر دەبێت بۆیە تەسەوڕ دەکەم ئەو سار گرفتێکی زۆر بۆ جوتیارانی هەرێمی کوردستان ڕووبدا و تەسیرشی زۆر سلبیش لەسەر ئابووری هەرێمی کوردستان دەبێت چکە وەکو باسمان کرد گەنم یەک لەو مەحسوولە استراتیژیانەیە کە زۆربەی هەرە زۆری چێلگەکانی هەرێمی کوردستان ئێستا بە گەنم داچێنراون بۆیە لە حالەتەوە کە ئەگەر خەلەلی خوانە خواسە لەو پرۆسەی ڕووبدا بە تاکید ڕنگدانویشی زۆر سلبی لەسەر باقی سێکتەرەکانی دیکەی حکوومەت دەبێتن. ڕەنگە ئێستا جوتیاران بپرسن یان ئەگەر کێشەیەک ڕووبدا بۆ عراق 444,000 تەن گەنم وەرئەگرێتەوە ئەگەر کێشەیەکی لەم شێوەیە ڕوودا چێ لی بەرپرسیارە بێ ئێوە یان وەزارەتی بازرگانی؟ خۆی ئەو کێشەیە بە تاکید هەموو حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لە خەمی ئەوەدا بێ کە چۆن چارەسەری بکە بێزگەلەوە ئێمە نوێنەرانمان لە پەرلەمانی عێراق کە خۆشبەختانەوانیش پێش چەند هەفتەیەک پێش ئێستا هاتوونێتە وەزارەتی ئێمە لەگەڵ
ستافی وەزارەتی ئێمە کۆبوونەوەیەکی فراوان کرا بۆیە بتوانین چۆن ئێمە بتوانین ئەو کێشە جددیە کە کێشێکی وەکو باسمان کرد زۆر جددیە چارەسەر بکرێ ئەو ساڵ هەرچی نەبێ بتوانین بەشێکی زۆر لەو گەرمێکە بۆ بەرهەم دێ لە هەرێمی کوردستان وەربگیرێتەوە بۆیە بەڕاستی ئێمە دەڵێن وەزارەتی کوشت و کاڵ وەزارەتی معنی نییە بۆ ئەو مەسەلە بەڵکە وەزارەتی تیجارە معنی ئەساسین واتە ئەوانی زیاتر پەیوەنددارن بە ئەو پرۆسەیە واروە نوێنەرانی هەرێمی کوردستان لە پەرلەمانی حکومەتی عراقی فدرال ئەوان بەرپرسن لە بەدواداچوون و بەدواداچوونی ئەو کێشەوە داواکردنی حسەی زیاتری هەرێمی کوردستان کە حسەیەکی زۆر زیاتر لەو گەرمە وەربگیرێ بێزگەلۆ کۆی حکومەتیش بەڕاستی معنی ئەوەیە کە زیاتر بەدوای ئەو کێشە بکەوێ ئەو کێشە چارەسەر بکە لەبەر وەکو باسمان کرد ئەو کێشەشێشێکی جددیە تەسیراتی زۆر سلبی بەسەر کۆی بودجەی هەرێمی کوردستان و دەخلی هاوڵاتی دەبێت لەبەرەوەی گوتمان زۆربەی هەزۆر چێلگەکانی هەرێمی کوردستان لە حالەتی ئێستا بە گەنمدا چێنراون ڕێژەی بەرهەمی گەنم لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی بەرچاوە بۆ لە حالەتەوەیکە ئەو ڕێژە گەنمە بەرچاو ئەگەر وەکو ساڵانی ڕابردوو بەو بڕەپارەیە کە حکومەتی عێراق بۆی دیاری کردووە وەربگیرێ و بە پڕەپارەکەش بدرێتە زووتیارن بە تاکید بژانەوێکی ئابووری زۆر چاک ڕوو لە هەرێمی کوردستان دەکا دەخلێکی باشی جوتیارانیش لەو بوارە پەیدا دەبێت. زۆر باشە پێم خۆشە کۆتا پرسیار ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە پێشبینیتان چیە بۆ ساڵی 2017 و گەشەی کەرتی کوشتکاڵ وەک ئەوتریانی گەشەی کەرتی کوشتکاڵ لە پێش گەشەی هەموو کەرتەکانی ترەوەیە لە ئاسی ساڵانەیە پێشبینیتان چیە بۆ ساڵی 2017؟ ئێمە دیارە بەپێ و پلانەی کە لە وەزارەتی ئێمە داڕژەوە بۆ زیادکردنی ڕێژەی داهاتی بەروبوومی کوشتتوکاڵی لە هەرێمی کوردستان خۆشبەختانە تاوکو ئەو دقەیە کە ئێمە قسەی لێ دەکەین ئەو کێرڤەی کە هەیە کێربەکە ڕوو لە هەڵکشانە داهات بەردەوام زیاد دەکە بەڵام ئەو پرۆسەی پێویستی بە دوو فاکتەری سەرچی هەیە بۆی بیپارێزی یەکەمیان بە پرۆسی بازارکردن کە ئێمە وەزارەتەکە ئێمە معنیە بە بازارکردنی بەروبوومی کوشتتوکاڵێگە تاوکو ئەو فترە ئێمە توانیمان تا حدێک زەبتی بازار بکەین نێرین جوتیاری ئێمە لە زەرەر دابێ بەڵکە جوتیاری ئێمە لە قازانز دابێ و دەخلی بەروبووم لە هەرێمی کوردستان زیاد بکە لە فاکتەری دوم بەڕاستی بریتە لە پاڵپشتی کوشتتوکاڵی کە وەزارەتی ئێمە وەزارەتی کوشتتوکاڵ و حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای وەزارەتی ئێمە پێشکەشی بە جوتیارانی هەرێمی کوردستان دەکرد کە تاکو ئەو لەحزەی ئێمە لەگەڵ جەنابتان ئەو مقابلێ دەکەن تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بڕەپارەیەکی بۆ پاڵپشتی جوتیاران داننەوە لە حالەتی نەبوونی ئەو بڕەپارەیە کە چەند ساڵی ڕابردوو دەدرا بە جوتیاران وەکو دامێک وەکو پاڵپشتێک بۆ بەرهەمهێنانی کوشتتوکاڵی ئەگەر ئەو پارە نەگە بە وەزارەتی کوشتتوکاڵ بە تاکید دیارە تەسیرێکی زۆر سلبی لەسەر ڕێژەی وەرهێنانی بەرهەم دەکات لە هەرێمی کوردستان بەرهەمی جوتیارانی هەرێمی کوردستان دەکات و بتالی تەسەوڕش دەکەم ئەگەر ئەو حالەتەوە بڕوا حکوومەت ئەو بڕەپارەیە کە ئێمە دیاریمان کردو ئەو بودجەیە کە وەکو پاڵپشتی کوشتتوکاڵی بدرێت بە جوتیارانی هەرێمی کوردستان دابینی نەکات تەسیرێکی زۆر سلبی دەبێت لە کۆتایی ساڵ بەپێی ئەوەی کە ئێمە خواستمانە بیگەین بەو ڕێژەیە کە تهدید کراوە تاکید ناگەین پێ و تەسیرێکی سلبیشی لەسەر کەرتی کوشتتوکاڵی دەبێت کە من تەمەنا دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەو وعدانەی کە چەند بردوو بە جوتیارانی هەرێمی کوردستانی داوە بە وەزارەتی ئێمەی داوا کە بڕێکی شایستە لە بودجەی پاڵپشتی کوشتتوکاڵی بدات بە وەزارەتی ئێمە و لە ڕێگای وەزارەتی ئێمە بەسەر جوتیاران دابەش بکرێ ئەو بڕە لە زووترین کات بگا بە وەزارەتی ئێمە کە تاکۆمەش بتوانین ڕاستی و عملی ئەم تەسویق تەنزیمکردنی بە بازارکردن وە پاڵپشتی کوشتتوکاڵی تەنزیم بکەین و ئاستی وەرهێنانش لە هەرێمی کوردستان بەرز بکەینەوە و کوشتتوکاڵش ببێت یەک لە فاکتەرە سەرچیانەی بۆ دابینکردنی بودجەی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر خالز ئەحمەد سەرۆکی دیوانی وەزارەتی کوشتتوکاڵ و ئاودەری حکوومەتی هەرێمی کوردستان کە لەم بەرگەیە لەگەڵمان نبوویت. سپاس بۆ ئامادەبوونت لە هەولێرەوە.
بەڵێ خستنە ڕووی دۆلارمان ئامادەیە هەفتەی ڕابردوو نرخی 100 دۆلاری ئەمریکی لە شەمەی ڕابردووە بە 125350 دینار شکاوەتەوە لە بازاڕەکانی کوردستان کۆتایی هەفتەژەم نرخە گەیشتووەتە 124875 واتە هەفتەی ڕابردوو بۆ نرخی دۆلار هەفتەیەکی زۆر باش نەبوو چکە بەردەوام نرخەکان داکشاوە ئێمە دەرخستەی هەفتەیمان ئامادەیە بۆ نرخی دۆلار. نرخی دلار ڕۆژی شەممە لەکردنەوەدا 125350 بووە. نرخی بانکی ناوەندی ببوون ڕۆژی یەکشەممە لەکردنەوەدا هەمان نرخ پارێزگاری خۆی کردووە واتە 125350 نرخی بانکی ناوەندی 1990 بووە دینار بۆ بەرامبەر دۆلارێک خستنە ڕووی دۆلار 157 میلیۆن و 723,324 دۆلاری خسوەتە بازارەوە واتە بانکی ناوەندیەوە دۆلاری خسوەتە بازارەوە و هاوکات ڕۆژی دووشەمە لەکردنەوەیدا نرخی دۆلار کەمی کردو بۆ 125,250 دینار نرخی بانکی ناوەندی بەس جێگیری ماوەتەوە 1990 دینار واتە 1990,000 بەرامبەر 100 دۆلار بەو بڕافرۆشتێتی وە خستنە ڕووی دۆلار کەمی کردووە کە گەیشتووەتە 153 ملیۆن و 858,635 دۆلار. ئەچینە ڕۆژی سێشەممە. ڕۆژی سێشەممە لەکردنەوەدا نرخی دۆلار زیاتر دابەزینی بەخۆبینی و گەیشتە 125,150 دینار بەرامبەر 100 دۆلاری ئەمریکی نرخی بانکی ناوەندی 1990 دینار بۆ بەرامبەر 1 دۆلار خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندی عێراقی و 154 میلیۆن و 594,421 دۆلار بووە. لە چوارشەمەیە نرخی دۆلار خراپتر شکاوە واتە داشکانی زۆرتری بەخۆبینیوە بەهاکەی زیاتر دابەزیوە لەکردنەوەیە 124,475 دینار بووە. نرخی بانکی ناوەندی بە هەمان شێوە 1990 دینار بۆ خستنە ڕووی دۆلار کەمی کردووە گەیشتووەتە 150 میلیۆن و 321,047 دۆلار. وە کۆتا ساتەکانی بازاڕیش ڕۆژی پێنجشەممە لەکردنەوەیە نرخی دۆلار 124,875 بووە نرخی بانکی ناوەندی پارێزگاری لەخۆی کردووە 1990 دینار بوو بەرامبەر دۆلارێک نرخی بانکی ناوەندی بەهۆی شکانی دۆلارەوە بانکی ناوەندی خستنە ڕووی دۆلاری ڕۆژی پێنجشەممە کردووەتە بەرزترین ئاستی هەفتە کاتە 158 ملیۆن و 102,404 دۆلاری ئەمریکی و ئەمڕۆ بەپێی تێبینەکانی بەپێی تۆماری بازاڕەکانی هەرێمی کوردستان نرخی دۆلار زیاتر داشکانی بەخۆوە بینیوە ئەمە خستنە ڕووی هەفتەی دۆلار بوو. بڕگەی کۆتایی بەرنامەکەمان تایبەتە بە پێشبینیەکان. پێشبینی دەستگای ستاتیستای ئەمریکی پشت بە ئامارەکانی خۆی بۆ بازاڕی کەلوپەلە ئەلکترۆنیەکان بۆ ساڵی 2020 کۆمەڵێک پێشبینی ئامادەکردووە ئێمەش لێرە پێشبینەکان بۆ ئێوە ئەخێرنە ڕوو کە بە پێی تێبینیەکان بێفرۆشی کەلوپەلی ئەلکترۆنی دەگاتە 485 ملیار و 27 ملیۆن دۆلار واتە ئەوەندە بەهای فرۆشتنی کەلوپەلی ئەلکترۆنی بێ لە بازاڕەکانی ئەمریکا. ئێمە بەم شکڵە لە 2015 بە پێی ئامەرەکانی ستاتیستا ساڵی 2015 بە بەهای 294 ملیار و 45 ملیۆن دۆلار کەلوپەلی ئەلکترۆنی فرۆشراوە. 2016 بۆتە 322 ملیار و 7 ملیۆن دۆلار 2017 353 ملیۆن و 68 ملیۆن دلار 353 ملیار و 68 ملیۆن دۆلارە بێ واتەمە پێشبینیە و 2010 بە هەمان شێوە پێشبینیە 389 ملیار و 38 ملیۆن دۆلارە بێ 2019 گاتە 425 ملیار و 75 ملیۆن دۆلار و ساڵی 2020 ئەم ڕێژەیە زیاترەکە کاتە 459 ملیار و 23 ملیۆن دۆلار کە کاتە نزیکەی 20 ملیارێک زیاتر کاڵای ئەلکترۆنی ئەفرۆشێ واتە لە ساڵی 2020 بۆ 2019 و ساڵی 2020 پێشبینەکە تا ساڵی 2020
ئەم ڕێژەیە زۆر زیاتر بەرزە بێتەوە بۆ 485 میلیار و 27 میلیۆن دلار واتە ساڵی 2015 294 میلیار و 45 میلیۆن دلار بووە بەڵام ساڵی 2021 ڕێژەی فرۆشی کەلوپەلی ئەلکترۆنی لە بازاڕەکانی ئەمریکا ئەگاتە 485.27 میلیار دلار. یەکێک لەو دیارە تازانەی کە ئێستا ئەبینرێت لە هەرێمی کوردستانیش ئەو کامێرایانن کە بەڕۆبۆتن واتە کامێرای ئەلکترۆنی کە چنە ئاسمان و وێنەگرن ساڵی 2013 بە بەهای 44 میلیۆن دلار لەم جۆرە کامێرەیە فرۆشراوە بەڵام 2014 دەمە بەرزبووەوە بۆ 204 میلیۆن دلار بەڵام 2015 بووەتە 443 میلیۆن دلار ساڵی 2016 ئەم بڕە زۆر زیاتر بەرز بووەتەوە بووەتە 799 میلیۆن دلار واتە ئەو کامێرانەی کە لە ئاسمانە وێنە ئەگرن واتە کامێرای هەلیکۆپتەری بەڵام 2017 ئەم ڕێژەیە زۆر زیاتر بەرز دەبێتەوە واتە ڕێژەی فرۆشی ئەم جۆرە کامێرا و ئەم جۆرە کامێرایە کە لە ئاسمانە وێنەگرن ئەگاتە ملیارێک و 296 میلیۆن دلار ئەمە پێشبینیەکان بوون بۆ بازاڕی کەلوپەلە ئەلکترۆنیەکان لە بازاڕەکانی ئەمریکا. بەڵێ ئەمە بڕگە و بابەتەکانی ئەمجاری بەرنامەی ژێرخان بوون تا بەرنامەی تر خواتان لەگەڵ و کوردستان هەر ئاوەدان بێت.